نصابەکە دیارە نیساب هەیە بە ناوی خودای بەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەینەوە بەردەوام دەبین سەر بەرنامەی کار خاڵی دووەم لە بەرنامەی کار گفتوگۆکردنی سیەم گفتوگۆکردنی پرۆژەی بڕیاری پێشوازی بەپێی پرۆتۆکۆل لە فرۆکەخانەکان و خەڵە سنووریەکان تایبەت بە پێشوازی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران و هاوتا وەزیفەکانیان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بەڕێزان داوا لە لجنەی یاسایی دەکەین فەرموون بۆ سەکۆی تایبەت بە لجنەکان لجنەی یاسایی لجنەی کاروباری پەرلەمان لجنەی ناوخۆ و لجنەی پەیوەندیەکان و کاروباری پەرلەمان پەیوەندەکان و ڕەوەندی کوردستانی پێکەوە یەک لجنە ئەگە سەرۆکاتێکە بێتن دەکرێتن بە سەرۆکاتێکە ئیکتیفا دەبێتن بەڕێز مامۆستا مەلە غەریب خاڵێکی نیزامی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی هەموو یاسا و ڕێسا کارپێکراوەکان هەموو کارێک سەرەتایەکی و سەرەتای هەموو کارێکیش کاتێکی بۆ دیاری کراوە قوتابی کە زەنگ لێدا ئەچێتە پۆل و کە بانگ دران نوێژە بێت و هەموو شتێکی تر بەو جۆرە لەم پەرلەمانی ئێمە زەنگی کۆبوونەوە لێ ئەدرێت و ئەندامەکان زۆر بە خاوی و بە سستی دێنەوە ناوهۆڵی دانیشتنی پەرلەمان ئەبێ چاومان لەسەر ئەو قاپیە بێت و چەند جارێ هۆڵەکە ببژێریە بزانین ئەندامەکان ئەوەندە هاتوون گەیشت بێتە نیساب ئەوە نهێنی دواکەوتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نهێنی پێشکەوتنی وڵاتانی ڕۆژئاواشە ئێرە پەرلەمانە و باڵاترین دەسەڵاتی ئەم هەرێمەیە ناشێ و ناکرێت زەنگی کۆبوونەوە لێ بدا و ئەندامان دیار نەبن تکاکەم وەکو دەستی سەرۆکەتی ئەم کێشەیە چارەسەرکەن سپاس بۆ ئەو تێبینیە ئەو تێبینیە بۆ هەمووانە کەس بەدەر نییە و زەنگەکە خۆی و تاکیدی ئێمە هەمیشە لەسەرەوەیە کە بەڕێزان ئەوەی هۆی هەیە ئەوە ئاساییە بەسەوەی هۆی نییە دوانەکەون لە کات و ساتی خۆیدا لێرە ئامادە ببن و تا ئێستش بەباشی هاتووە ئینشاءڵڵە بەباشی تەواو دەبێت ئەندەجارە هەندە دواکەوتن هەیە جێگای ڕەخنەیە بەڵام زۆربەی جاران ئێمە تێدەگەین کە بەڕێزان دەست بە خاڵی سیام دەکەین فەرموو بەڕێزان لجنەی یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەت راپۆرتی هاوبەش لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی کاروباری پەرلەمان و لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان و لیژنەی پەیوەندیەکان و کاروباری ڕەوەندی کوردستانی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی دەی حوتی 2018 کۆبوونەوەیان ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرۆژە بڕیاری پێشوازیکردن بەپێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان تایبەت بە پێشوازی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران و هاوتاوەزیفیەکانیان کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ئاسایی ژمارە 3 لە ڕۆژی دووشەممە بەرواری 2 حوتی 2018 ڕەوانەی لیژنەکەمان کراوە دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتنە ئەم ئەنجامانەی خوارەوە بڕیاری پێشوازیکردن بەپێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان تایبەت بە پێشوازی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران و هاوتاوەزیفیەکانیان یەکەم ئەندامانی پەرلەمان ئەندامانی ئەنجومەنی وەزیران و هاوتاوەزیفیەکانیان لە خزمەتگوزاری پێشوازی بەپێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان سودمەند دەبن دووەم پاش تەواوبوونی خولی پەرلەمان و ماوەی کابینەی ئەنجومەنی وەزیران ئەندامانی پێشووی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و هاوتاوەزیفیەکانیان لە خزمەتگوزاری پێشوازی بەپێی پرۆتۆکۆل سودمەند دەبن
سێم کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکرێت. چوارەم پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. پێنجەم ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن لە پێناو ڕێکخستنی پێشوازیکردن لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران و ئەندامانی پەرلەمان و هاوتاوەزیفیەکانیان ئەم بڕیارە دەرچوێنرا. سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم پرۆژە یاسایە. واکو پێشتر بەڕێز دکتۆرە باڵا فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی هاو بەشەکە دەست پێ دەکەین. بڕیاری پێشوازیکردن بە پێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان تایبەت بە پێشوازی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران و هاوتاوەزیفیەکانیان. یەکەم، ئەندامانی پەرلەمان ئەندامانی ئەنجومەنی وەزیران و هاوتاوەزیفیەکانیان لە خزمەتگوزاری پێشوازی بە پێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان سوودمەند دەبن. بەڕێزان ئەگەر گفتوگۆ لەسەر ئەم مادەیە ئەو بەڕێزانەی کە داوای گفتوگۆ دەکەن لەسەر ئەم مادەیە بێستون فایق، ئاری عەبدوڵەتیف، بەهزاد دەروێش، عومەر عینایەت، مامۆستا ئەنەس، مریەم سەمەد، قادر وەتمان، مامۆستا غەریب، یێروانت نیسان، تەحسین قادر. کەسێک ماوە؟ بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین. بەڕێز عومەر عینایەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، من سەرەتا لە ناونیشانی بڕیارەکەەوە دەست پێ یەکەم. ناونیشانەکەی زۆر درو درێژە، من پێشنیارەکەم بەم شێوەی لێ بکرێ. ماف و ئیمتیازاتە پرۆتۆکۆلیەکانی ئەندامانی پەرلەمان و پلە تایبەتەکان و ئەوانەی بە پلەی ئەوان و ئەوانەی خانشین کراون. ئەوە بەنسبەتی ناونیشانەکەی. سەبارەت بە بڕگەی یەکەم لێرە ئەندامی پەرلەمان، ئەندامی ئەنجومەنی وەزیرانی هاوتاوەزیفەکان کە لە خزمەتگوزاری پێشوازی بە پێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان سوودمەند دەبن. ئەم بڕگەیە وەدینایە ئەگەر ئەندامی پەرلەمان خاوەنی پاسپۆرتی دیبلۆماسی نەبێ. بۆیە پێشنیارەکەم کە ئەم بڕگەیە ئیزافە بکرێ ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەوان ئەندامانی ئەنجومەنی وەزیران و هاوتاکانیان لە پلەی وەزیفیدا ئەوانەی بەردەوام لەسەر کار و ئەوانش خانشین دەکرێن یان کراون مافی پێدان و خاوەندارەتی پاسپۆرتی دیبلۆماسیان هەبێت و لەسەر فەرمانگەی کاروباری دەرەوەی هەرێمی کوردستانە کە ئەو پاسپۆرتیان بۆ دابین بکە. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز مەلا ئەنەس. بەلێ سەرۆکی پەرلەمانی السر بابت پیشوازی کرنه تنها الویره بابت پروتوکولی الحدود بحث کریه. اصل ویره پیشنیارد کم ناو بریار بیتا گوهارتن بو وی آی پی بین حساب الوان دامو دزگاه و سازیت پیوندی دروه او جی بیتا اضافه کرن گو هر سازیه که حکومی یا کردستان نفسی تعاملت گل اندام پرلمانه خولت بری بکتن تعامل وی آی پی گل بکتن پیوندی دروجی و هر وصا جهت تمثيل حكمت هرم كردستان تكنج در وی كردستانه. سپاس بو برئیس ما مستمل أنس. برئیس مريم صمت. سپاس من برسيارم نبو سپاس. سپاس بو برئیس مريم صمت. برئیس يروان نيسان. برئیس سروک پارلمانی بداية پشتوانی کاک عمرانات کم و ملا أنس کم
بس بسيارك أري أمشين سر قنصليات ما بالكردستان فاكرين بروتوكول الجالواجيا وبين وكدارة علاقات أبا بسيارة يدوي مشكلة هرا ما أظن ما قال دوائر ما حكومية هاي نلقى المطارات دوائر حكومية جي بيشوازي نايتا هما وزارات السيارة داخل بيت عن استعلاماتها وزور سباس سپاس بۆ بەڕێز هیرمان نیسان بەڕێز شکریا شێخانی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا لەلایەن بەڕێز کاک عومەر عینایەت سەبارەت بە پاسپۆرتی دیبلۆماسی بکرێ بە پەرلەمانتاران و بەشیش لە قسەکانم لەلایەن کاک ئێروانێت کرا منیش هەمان تێبینیم هەیە دیارە لە زۆرێک لە شوێنەکان وەکو پێویست پێشەوازی لە پەرلەمانتاران ناکرێت یەک خاڵی تر پرسیارێک ئاراستەی لێژنە یاسایی دەکەم زۆر جار هەیە پەرلەمانتار لە فڕۆکەخانە خێزانی لەگەرایان کەسێکی لە خێزانەکەی خۆی لەگەرا ئەگەر ئەم یاسایە دەرچێ هەمان حیساب بۆ ئەویش دەکرێت و سپاس سپاس بۆ بەڕێز شکریا شێخانی بەڕێز بیستم فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆی پرۆژەکە لە ئەلفەوە تا یا هەموو بڕگە و مادەکانی بەلای منەوە مەرفوزە هیچی تر ناڵێم زۆر سپاس بۆ بەڕێز بیستم فایق بەڕێز ئاری عەبدوڵەتیف الو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە وشەی بڕیاری لە سەرەتاوە پرۆژەی بۆ زیاد بکرێ ئەرۆکو هەموو یاساکانی تر پرۆژە بڕیاری و بەم جۆری لێ بکرێ پێشوازیکردنی پرۆتۆکۆلی ئەندامانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران و هاوتا فەرمانبەریەکانیان لە فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان چونکە لە بەرامبەر وشەی وەزیفی فەرمانبەریمان هەیە لە زمانی کوردیە و ئەگەر دووشە بە یەکەوە هاتن هەردووکیان بە کۆنایە لە فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان خاڵی یەکەم بەم جۆری لێ بکرێت لەگەڵ زیادکردنی دامەزراوە حکومیەکان لە هەرێمی کوردستان سوودمەندبوونی ئەندامانی پەرلەمان ئەندامانی ئەنجومەنی وەزیران و هاوتا فەرمانبەریەکانیان لە خزمەتگوزاری لە کەوانەیەکە پێشوازی پرۆتۆکۆلی لە فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان سپاس سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز بەهزاد دەرویش بله ناوی خودی مەسن گلوان بەڕێز سەرۆکی پەرلەمانی خۆڵەیەکێ پشتگیریە بەڕێز کاک عومەر عینایەت کەم نسبەت ناو نیشانە خاڵە دوێمنیش پێ باش هەر پشتگیریە بۆ بەڕێز کاک عومەر و ئەندەک هەواڵێدی بەحث کرد و ئەف دقە ئەف بێتە ئیزافەکردن نسبەت پەسەپۆرتە دیبلۆماسی من دوو نمونە لێرە هەنە بڕاستی پێشی ماوە کە گەل ئەندامێکی دی پەرلەمانێ الفروخانە بەغدا یعنی بشێوەکی کرێ سەرەدەری گەل ئەندامی پەرلەمانێ کرد لەوانەیە کاک یعقوبی شێ لێرە هەرچەندە کاک یعقوب هاویە خوش نیشێدا VIP بەڵام بشێوەکی خراپ سەرەدەری گەل کرد منیش گوتی دیف دەستوری عێراقێ مادەک بەحث کرد کە دامەزراوی هەرێمی کوردستانی دان یا پێدای ئێکلوە و پەرلەمانی کوردستانەیە واتە وەختی دستوری عێراقی دان پەرلەمانی کوردستانی دەت و هەمی دامەزراوە ئەندامێت پەرلەمانیش نێراتیا خەڵکی کوردستانی کەن و وێ پەرلەمانێت کەن وەختی من ئەف قسە گەل کرد طبعا وەڵام نەبی بەڵام هەر سەرەدەری خۆ بەردەوام بین یعنی گوتن پاسەپۆرتە دیبلۆماسی وێ نییە ئەم نەشین گوتی هەویە هەنگوو کەنڤیسیە VIP ئەوە تنێ بۆ هەرێمە کوردستانی ئەوەتە لێرە پشتگیریە وێ خاڵێت کەم خاڵە سێ کو هەندێک بەڕێزیدی دوو کەسێ دیش زیاتر وان بەحث کردش پشتگیرەوەیت کەم کو گشتدا وێ ناسەش ئیزافەکەین بێژین خاڵە چارێ گشت دام و دەستگاهên هەرێمە کوردستانی وەک VIP سەرەدەری گەل ئەندامên پەرلەمانێ و ئەندامên ئەنجومانی وەزیران و ئەو هاوتا و ئەوێت وەزیفێدا هاوتا و ئەوێت تێنە خانشینکرینش وا کەسێ تەنێ چونکە ڕاستی گەلای جارە ئەوەش دام و دەستگاهت هەرێمش گەلای جارە دێ يعني دي جارة دي دخواست كان كو ريفابري دي بيجين تلفونه ما نكري مع العلم احتمال وزير بزانيت
وزیر درغی نکرد باره دا کزانی تن هاوتایا بلام يعني بشيوه كي وقت بشي نصا كي دارجين كو اف سرداريا هني شوه كي جان قال عندهم البرلمان بيتكرنون زور سپاس سپاس بۆ بەڕێز بازار دەروێش حسین ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەم یاسایی کە دەردەچێ بڕیارێک کە لێرە دەردەچێت تەنها بۆ ناوخۆی ئێمەیە بڕواناکەم هیچ وڵاتێک خۆی پەیوەست بکاتن بە بڕیار و یاسای ئێمە لەبەر ئەوە مەسلەی پێشوازیکردن هیچ کات بڕواناکەم گرفت بوو بێ ئەگەر وەفدێکی پەرلەمانی چوبێتە دەرەوە یان گەڕابێتەوە و ئەگەر من وەک تەحسین بۆ خۆم دەچمە دەرەوە شتێکی ترە بڕواناکەم پێویست بە بەو هەموو قەڕەباڕەقیە بکاتن بەڕێی من گرنگتر ئەوە بوو کە وەرگرتنی پاسپۆرت و ڤیزە تاکیدی لەسەر کرابە من ئێستاش دڵنیاتان دەکەم لێرە توانای ئەوە هەیە 5 ساڵ و زیاتریش ڤیزە وەردەگیرێ بەڵام ئێمەمانان بە دەستیانەوە دائیمەن گرفتاریمان هەیە جا ئەگەر ئەوە زیاد بکرێتن و پاسپۆرتی دیبلۆماسیمان هەبێ پێشوازەکە بەخۆی احتیادی لە دەرەوەش دەکرێتن زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل بەڕێز مامۆستا مەلەغەریب بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو خاڵ لەسەر ئەمە باسەکەم خاڵ یەکەم کە ئومێد دەکەم لیژنەی یاسایی بە سنگێکی فراوان وەری بگرن و ئومێد دەکەم دەرچوون نەبێت لە بابەتەکە مامەڵە نەکردنی پرۆتۆکۆلیانە لەگەڵ ئەندامی پەرلەمان تەنها پەیوەست بە خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان بەڵکو ئەوەی من هەستم پێ کردووە لە چەندین شوێنی دام و دەستگاکە